ئەو گردە داڕماوە هاتوۆتە خوارەوە بەناو مەکتەبەکەیە، یعنی خوا ڕەحمی کرد مناڵەکان هیچیان لێ نهاتوو سەلامەت بن. بەهۆی ئەو شەپۆلی بارانبارینەی ڕووی لە سلێمانی و دەوروبەری کرد زیان بەر چەند شوێنێک کەوتووە. ئێرە قوتابخانەی تووەسپی بنەڕەتیە لە گوندی تووەسپی کە دوێنێ بەهۆی هەرەسێنانی ئەو گردەی پشتی قوتابخانەکەەوە ئاوێکی زۆر و لیتێکی زۆر چۆتەنە ئەم قوتابخانەکە خۆی لە کابینە دروستکراوە. ئەگەر قوتابی لێ بواە کارە سات دروستە بوو، ڕەنگە دوور بە قوتابیش جانی لە زبایەتایە. ئەمە مەترسێکی زۆری لەسەر قوتابخانە دروست کردو. لە کاتژمێر شەشەی بەیانی ئەمڕۆوە خەڵکی گوندی تووەسپی مامۆستا و بەڕێوەبەری قوتابخانەکە سەرقاڵی پاکردنەوەی ناو قوتابخانەکە بوون بۆی ئامادەی بکەن بۆ تاییکردنەوەکان. لێرە مامۆستا سندوز بەڕێوەبەری قوتابخانەکەی لێ مامۆستا سڵاوە لێ بێ. ئەمە چی ڕوویە؟ کەی ڕوویە ئەمە؟ ئەمە خۆی لە سەرەتاوە ئێمە قوتابخانەکەمان دوو مەترسی لەسرە. مەترسی یەکەم مەترسی داڕمانی ئەو گردەیە کە من لە مانگیدا و هەموو ساڵێک پەروەردەی لێ ئاگادارەکەم و بەشی بیناسازی کە مەترسی داڕمانی ئەو گردەمان هەیە بەسەر ئەو 5 پۆلە. ئەو 5 پۆلە. مەترسی دووەم مەترسی شۆرتی کارەبامان هەیە. ئەویش سەقفەکان تکاکەن لە ژێرۆش ئاویێت ئەو تکەیە بەسەر سبلتەکانەوە ئەتکێ. لەبەرەوە ئەوە مەترسی شۆرتی کارەبایە کە زۆر زۆر مەترسیدارە و وەکو ئاگادارکردنەوەیەک دوو کتابم ئاراستەی پەروەردە کردووە بەشی بیناسازی سەبارەت بە و دوو مەترسیە و سبەناز خۆشی لەسەر خەتە لەگەڵمان. ئەمڕۆژ خۆی هات سەردانی قوتابخانەکەمانی کرد بە پەیوەندی تەلەفۆنیش لەگەڵ کاگنەژات بەڕێوەبەری گشتی پەروەردە ئاگادارمانی کردوێتەوە کە ئەوان لەسەر خەتە بن لەگەڵمان. بەڕاستی کابینەکان لە کار کەوتون بە هیچ شێوەیەک نە سەقفەکەی بە پێی پێویستە و نە ئەرزەکەی بە پێی پێویستە و ئێمە ئێستا پاکمان کردوێتەوە لە شەشی بەیانیەوە لێرەین لەگەڵ ئەو دایک و باوکە بەڕێزانە و لەگەڵ ئەنجومەنی دایبابان و لەگەڵ مختاری گوندی تووەسپی و لەگەڵ سایقە بەڕێزەکان هەمومان لە شەشەوە لێرەین ئێرەمان پاکەوە کردووە. بەڵام هەر بارانێکی تر بێ بە هەمان شێواز دووبارا بێتەوە. ئەگەر بهاتە قوتابی تیا بۆیە چی ڕووی ئەیە؟ گیانین لێکەوت بەڕاستی ئێمە گیانمان بۆ بوو کە پشوو بوو. خۆشمان لێرن کەسی لێ نەبوو. ئەو گردە داڕماوە هاتوۆتە خوارەوە بەناو مەکتەبەکەیە، یعنی خوا ڕەحمی کرد مناڵەکان هیچیان لێ نهاتوو سەلامەت بوون. من زۆر سوپاسی ئەو لایەنە نەشەکەین کە ڕۆژی چوارشەمە کردی بە پشوو. بەڵام ڕۆژی سێشەمەش هەر کێشەمان هەبوو تەلەبەیان بە کۆڵ بردوێتەوە بۆ ناو پاسەکان. بەڕاستی هەمووی چی لافاوی تووەسپی هەیە لافاوی تووەسپی لەسەرەوە یێتە خوارە ڕێک بۆ ناو مەکتەبەکە. ئەمە ئێستا ئەمڕۆ پاکمان کردێتەوە بەڵام لەگەڵ بارانێکی ترە هەمان شت دووبارە بێتەوە. داواکەین لە هەموو بەرپرسان کە ئەوانەی هاوڕ ئەدەنەوە لە قوتابخانەکانی ناو شار با بێن هاوڕێ لەم قوتابخانێ بدەنەوە. چەندەها جار وتوانە 800 قوتابیمانەیە. بەڵێ لەم تۆزەیە بەڵێ بە پێی ستانداردی عەدەدی قوتابیەکانمان 3 یاریدەدەرم هەیە لەبەر ژمارەی قوتابیانمان زۆرە.